الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داراني زور بريس میوانانی ماڵی خوای پەروەردگار، یەکێ لە هۆکارەکانی پێشکەوتنی ئینسان وەکو تاک یان وەکو خێزان یان لە بازنەیەکی گەورەتردا وەکو نەتەوە و گەل و حکومەتێک هۆکاری سەرکەوتن و پێشکەوتنی بریتیە لە جدیەت و بە هەندوەرگرتن و ڕێک و پێکی و ئیلتیزام لە کاردا، و هەروەها هۆکاریش کەس خواردنی ئینسانێک وەکو تاک یان وەکو خێزانێک یان وەکو گەل و نەتەوە میلەت و حکومەتێک بریتیە لە ئیهمالکردن و گوێ پێنەدان و پشت گوێخستن و بێسەروبەرەی. وتاری ئەم جمعەیەمان بە ئیزنی خوای پەروەردگار لە خزمەت جەنابتان و موسڵماناندا باسی گوێ پێنەدان دەکەین، باسی پشت گوێخستن، بە عەرەبی ئیهمالیکردن. ئەو ئیهمالیکردنە لە بینی خۆت و خوای پەروەردگاردا بێ، یان لە بینی خۆت و خێزان و منداڵتدا بێ، یان لەگەڵ دەوروبەرتدا بێ. ئینسان لە کاتی کەم تەرخەمی و گوێ پێنەداندا هەر ئاوا بەلارە ملی بەڕێدا ڕۆیشتندا تووشی زۆر کارەساتی دڵتەزیێن دەبێ. هەموو ئەو کەسانی کە ژیانەکانیان دەخوێنیەوە سەرکەوتوو بوون، یان خێزانی سەرکەوتوو بوون، یان گەل و میلەتی سەرکەوتوو بوون، ئەوەیە کە ئیشیان بە بەرنامە بووە، جدیەت لە کاریاندا هەبووە، ڕێک و پێک ئیش و کاری خۆیان زانیوە، ئەرکی سەرشانی خۆیان جێبەجێ کردووە، مافی خۆشیان دراوەتێ. ئەوە هەموو مێژووی گەلان بە موسڵمان و ناموسڵمانەوە بخوێنەوە ئەو حەقیقەت و ڕاستیە دەبینی. جا ئەوە پەیوەندی بەوە نییە مسلمانێک ئەمە دەکا یان کافرێک دەکا، ئەمە یاسای خوای گەورەیە. ئەو کەسانی گوێ بە شن نادەن و ئیهمالن و ماف نادەن و مافی خۆیان وەرناگرن هەمیشە کۆمەڵگایەکی شەپڕێون. بۆیە کۆمەڵگای ڕۆژهەڵاتی، کۆمەڵگای مسلمانەکانی ئێمە ئەوە دەردی گەورەمانە. کەسانێکین وەکو تاگ، حرمەتم هەیە بۆ ڕووی جەنابتان، وەکو خێزان، وەکو گەل، وەکو ئەم حکومەتانی کە سای ئەم میلەتانن، هەمووی گوێ بە خەڵک نادەن، هەمووی ئیهمالکردنە، گوێ پێنەدانە، پشت گوێخستنە، ماف نەدانە، ئاوەڕ لێ نەدانەوەیە، حتا کارەساتێک دەقەومێ دوای چارەسەریشی زۆر زەحمەت دەبێ. یەکەم شتێک کە ئینسانی موسڵمان پێویستە تیا بە ئاگا بێ کە مەبەستی ئێمە لەم وتارانەدا بە ئیزنی خوای پەروەردگار بە ئاگاهێنانەوەی خۆمانە. هەر یەکێک لە ئێمە وەکو ئینسان شتمان لەبیر دەچێتەوە، ڕەنگ بەکەم تەرخەمیمان هەبوو بێ. بەڵام گرنگ ئەوەیە ئەم وتاری جومعانە کە چەند سانەیەک بەیەکەوە دەبین، سعاتێک بەیەکەوە دەبین، دێینە ماڵی خوا، هەر ئەنجامدانی فەریزەیەک نییە، بەرهەمهێنان و وەرگرتنی چەند دەرسێکە بەویستی خوای گەورە بۆ خۆم و بۆ جەنابتان عەمەلی پێ بکەین. ئەگەر باشین باشتریکەین، ئەگەر کەم تەرخەمیمان کردووە لەمە دوای ئیهمالی تیانەکەین. یەکەمین خاڵێک بریتیە لەوەی کە خەڵکانێکی مسلمان دەبینی لە بینی خۆیان و خوادا کەم تەرخەمن لە گەورەترین عیبادەتدا کە نوێژە. ئەویش دەبینی مسلمانانێکمان هەیە نوێژەکان لە کاتی خۆیدا ناکەن. نوێژی نیۆڕۆ وەختێک دەکا، ئافرەت بەتایبەت پیاوانیش هەیانە، وا نزیک عەسر بۆتەوە. لە کاتێکە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم محەممەدی مستەفا صلی الله عليه وسلم فەرمووی ئەفضل الأعمال الصلاة لوقتها. بوخاری و مسلم ڕیوایەتیان کردووە. باشترین کردەوەیەک بریتیە لەوەی کە نوێژەکەت لە وەختی خۆیدا بکەیت. لە بواری عیبادەتدا هیچ کردەوەیەک لای خوا لەوە خۆشەویستتر نییە کە بانگیدا مەهێڵە، مەگەر نانت لەبەر دەما بێ، مەگەر نەخۆشێکی خەتەر هەبێ، ئەو عوزرە شەرعیانەی کە شەرع دیاری کردووە، ئەینا مەهێڵە نوێژەکەت دوا بکەوێ. هەر کە بانگی فەرموو یان لە مزگەوتە یان لە ماڵەوە ئامادەی سەر بەرماڵ و نوێژەکەت بە. ئەگە کەسێ پەنا بەخوا ئەوەندە ساردە نوێژ بوو تەرکی نوێژی کرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو فەرمودەیەدا کە ئیبن حیبان ڕیوایەتی کردو، شێخ ئەلبانی لە صحیحی تەرغیب بە ژمارە فەرمودەی 775 ئەفەرمێ حەدیثێکی صحیحە، ئەفەرمێ من فاتته الصلاة فكأنما وتر أهله وماله. هەر کەسێک نوێژی فەرزی فەوتاند و نوێژ نەکرد بوو، هیچ فەرقی نییە با خەم وەکو ئەو کەسە بخوا
کە نەماڵ و سەروەتی ماوە نە ئەولاد و سەری ماوە پەنا بەخوا کە خەبەرت بدەنێ بڵێن هەرچی سەروەتتە تێدا چووە چەند دڵ ناڕەحەت دەبی واللهی بۆ ئینسانی ئیماندار دەبێت ئەوەندە دڵ ناڕەحەت بێ پەنا بەخوا کە نوێژێکی فەرزی فەوتە ئەگە بڵێن کوڕێکی جگەرگۆشەت کچێکی عاقڵ و ڕۆشنبیرت لەحزەیەک جەڵدە لێدا و مرد چەند ئێش بە جەرگت دەگا باوەڕتان بێ بۆ تۆی موسڵمانی بەڕێز دەبێت ئاوا هەز بە ناڕەحەتی بکەی کە نوێژێکی فەرزت فەوتە ئەگەر ئاوا بووی وەڵایی ئیهمال نی لە دینەکەتدا بەڵام ئەگەر نوێژت فەوتا و هیچ بەلاتەوە مشکیلە نەبوو کوڕە دوایی دەیجێڕینەوە یان دوای هەر ناشی جێڕیەوە ئەوە نیشانەی جدیەت لە لەشان نەماوە جا ئینسان ئەگەر لەگەڵ خوای خۆیدا جدی نەبوو ئیهمال بوو کۆمەڵگەش کەم خێری لێ نابینێ بۆیە خاڵی سەرەکی لە دینی ئیسلامدا بریتیە لە نوێژەکانمان کە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم لە کاتی سەرەمەرگە سێ جار بێهۆش کەوت و دوای ئەوەی هۆشی دەهاتەوە ئەم قسەی دەفەرموو ئەسەل لە الناس ئەرێ خەڵکی نوێژەکەیان کردووە داون وەڵڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نوێژی عیشایان نەکردەوە هەر چاوەڕێی جەنابتن دەیویست هەستێ و دەبورایەوە سێ جار لەسەر یەک هەر دەیفەرموو ئەسەل لە الناس ئەرێ خەڵکی نوێژەکەیان کردووە دڵی هەر لای نوێژەکەی بوو وەکو ئەوەی کەوا پێمان بڵێ خەڵکینە نوێژ لە هەموو عیبادەتێک گەورەترە ئەگەر لە نوێژەکان تا کەمتر خەم بووی گوێت پێ نەدا بە عیبادەتەکانی تریش گوێ نادەی بۆیە خوای گەورە ئەم نوێژەشی ئاسان کردووە ئەوە تا قەسر و جەمعی بۆ داناوی جەمعی بۆ داناوی تو هەر لەم شارەی خۆتدا لەم هەولێرەدا لە هەر شارێکی کوردستانە لەگەڵ خێزان تا لەگەڵ مناڵ تا ئاچێتە عەیادەیەکەوە بەتایبەت ئێستا بەرەو ڕۆژگاری کورتی دەڕۆی لە عەیادەکەدا دەوری عەسران دەکرێتەوە مەشغوڵ دەبی نازانی چۆن نوێژەکەت بکەیت چۆن فەحسەکە بەجێبێڵی سەرەی دکتۆرەکەت دەفەوتێ یەکسەر لەگەڵ نوێژی نیوە ڕۆژدا نوێژی عەسریش 4 ڕەکاتەکە بکە ئەوە تۆ تام مەغریب مشکلە نییە مەغریب کاتن نەبووبی بەلای نوێژی عیشا دوای چوویتەوە ماڵەوە بە ئیسراحەت دەست نوێژ بگرە و بە جەمع تەخیر بە کۆکردنەوە دواخستن نوێژی مەغریب شێوانەکە لەگەڵ عیشادا بکە لە سەفەری دوورایی دوورکات نوێژەکانت دەکەی بە یەکەوە دایانکەی ئاو نییە و سەرمایەکی سەختە تەیەموم بکە جلەکانت خاوێن نین هەر بەو جلە پیسەوە بیکە بڵێ خوای من ئەوەندەم دەسەڵاتە ڕوون کردە قاپی تۆ گرنگەوەی ئیهمالی تێدا مەکە بۆیە ئینشاء الله هەوڵ بدەین لە بواری نوێژدا بە خۆماندا بچینەوە چونکە سەرەتایەکە بۆ گوێ پێنەدان بە کاروبارە ئاینیەکانی تر لە بواری بینی خۆت و خوادا دەچینە خاڵی دووەم ئەمجا تۆ گەورەترین مافێک لە دوای مافی خوا و دایک و باوکەوە مافی خێزان و منداڵەکە بتە بەسەرتەوە ئێوەی بەڕێز پیاوانی مزگەوت ئێوەی خواناس و دیندار ئەبێ لەم مەسەلەیەدا هەمومان زۆر ئاگادار بین ئەگەر کەسێک خێزانەکەی دیندار نەبوو ژنەکەت نوێژ نەکرد بوو حیجاب نەدەبوو تۆ خۆت کەم تەرخەم بووی کاتی خۆی کە هێناوتە بۆ نمونە دەبوو سەرەتا بزانی ئەرێ ئەم عایلەیە نوێژکەرن یان نا ئەرێ ئەم ماڵە دیندارن یان نا ئافرەتەکەت خواستووە و ئێستا خەریکە لی دەکەوێت بەهانە چونکە ڕۆژانە ئەم پرسیارە لە مامۆستانی ئاینی دەکرێت خەڵکێکی تونندڕەویش ماڵەکە زیاتر وێران دەکات لەوەی ئیسلاحیکە ئەڵێ مامۆستا خێزانەکەم نوێژ ناکە خێزانەکەم لە چک ناکە خێزانەکەم داپۆشراو نییە خێزانەکەم زمانی باش نییە ئەرەش تەلاقی دەم و منداڵەکانم سەرگەردانکەم بزانین حکمی شەرعی لەوەدا چیە ئایا سەرجەگایی لەگەڵانەکەم ئایا لێی دەم ئایا نەفەقەی نەکێشم ئایا جلی بۆ نەکەم ئایا پارەی نەدەمێ ئایا لەگەڵ یا خراپ بم بزانین دینی ئێمەوامان پێ دەڵێ نەخێر لە قورئانی ئێمەدا خوای پەروەردگار فێرمان دەکا تۆی موسڵمان ئەگەر تووشی هەڵە بووی ژنێکت هێنا وەکو پێویست دیندار نەبوو قەدەری خوا ڕێکەوە ژنەکە نوێژنەکە دەرچوو درۆژ و نەگر دەرچوو حیجابی نەدەکرد وەکو پێویست زیادی خوای نەدەکرد لەسەر پەروەردەیەکی موسڵمانانە نەبوو منداڵت لە بەینابوو یان هەر نەژبوو تەلاقی مەدە ئیدارەی لەگەڵا بکە ئیهمالی مەکە مافی هاوسەرایەتی ڕێک و پێک وەکو ئافرەتێکی ساڵحە بدەیە لقرآن خدا فرمي وضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا الصالحين فخانتاهما لسورة تحريم آيات ددا خوا باسي دو پیغمبر دجارتوا دو لخوشوستاني خواي پروردگار نوح پیغمبر كأولو العزم پیغمبران السلام خواي لسربيه نصيبي بجنيكو بو تا بلينا صالحونا ريك پیغ بو انسانك گاڵتەی بە مێردەکەی خۆی دەکرد ژنەکەی دەچوو لە ناو خەڵکا دەیانگوت ئەرێ نوح ئێستا وەزعی چۆنە دەیگو وەڵڵا هەر زیاتر تێک چووە کاکە ئەو پیاوە عەقڵی لەدەست داوە ئەو پیاوەی من شێتە
ئەگە ئینسانە خوا نەخواستە تۆ ژنەکە لە ناو خەڵک تا پێت بڵێ مێردەکەم شێتە ئەبێ هەڵوێستت چۆن بێ دا ئەو پێغەمبەرەی خوایە ژنەکە ئاوای پێوتووە ژنەکەی وتوێتی نوح شێتە نە لەسەر دەریای نە لەسەر ڕووبارین خەون و خەیاڵاتی هەیە تۆفان دێ و خەڵک تیادەچێ و تەختە و دار و مشاری ڕۆژتایوارە بەدەستەوە و کەشتی دروست دەکە ئەگە تێکچوونە بێ ئەمە چییە ئەمە دینی خوایە گاڵتەی بە نوح پێغەمبەر دەکرد دەی تا ئەو ڕۆژەی لە لافاوەکەدا خنکە حەزەتی نوح ژنەکەی تەلاق نەدا هەموو حەقێکشی دەدایە لەگەڵیشیا دەخەوت مافی خێزانەکەش ێدا و ڕێزیشی دەگرت ئەها قورئانی ئێمە دەفەرمێت تۆش ئاوا ڕەفتاری لەگەڵا بکە لوط پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەو پێغەمبەرەی ڕەمزی داوێن پاکی نیشانی میلەتانی بەد ڕەوش دەدا ژنەکەی خۆی کە میوان و کوڕی گەنجی ڕێک و پێک پاتە دەچوو ئاگری دەکردەوە لە سەربان دەیگو وەرن وەن چەند میوانێکی کوڕی گەنجمانەیە و پەلاماریان بدەن خیانەتیان لێ دەکردن لە مێردەکانیان خیانەتی ڕەوشتی نا خیانەت لە بواری عەقیدەدا دەی تاوەکو عەزابی خوا نەهات و ژنەکەی لوط لە ناو نەچوو حەزەتی لوط ژنەکەی خۆی تەلاق نەدا تۆش دەکرێت پیاوێکی موسڵمان بی تووشی ئافرەتێکی ئاوا بی کە وەکو پێویست لەگەڵتان نەبێ ڕێزن نەگرێ خۆشی نەوی خراپ بێ تۆ لەبەر خاتی خوا سەبری لەگەڵا بگرە مافی بدەیە پشتگوێی مەخە ئیهمالی مەکە چونکە زیاتر بە قوڕا دەچێت ڕەن بێ تەلاقی دەی تووشی کارەساتی گەورەتر ببێ لە بواری مادیدا پیاوی موسڵمان نابێت کەم تەرخەم بێ بەرامبەر بە هاوسەرەکەی ئینسان لەقەدەر ئەو مواریدات و مادەیی کە هەیەی نابێ هەژارێک چاو لە دەوڵەمەندێکە نابێ ژنە هەژارێکیش داوا لە مێردەکەی بکە وەکو دەوڵەمەندی دراوسەکەی ڕەفاقەت یا وەکو برا دەوڵەمەندەکەی مەسرەفیان پێشە لەقەدەر بەڕەکەی خۆتدا پێ ڕاکێشە بەڵام ئەگە پیاوێک کەم تەرخەمی کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ کەفا بالمەرء ئیثما أن يحبس عمن يملك قوته إمام مسلم بشمار فرمودين 996 لصحيح خويدا جراويتوا بس بو إنسان كجناه بار به ما في أو كساننا ذا كنفقه بجيان لسريتي يعني كبياك هيبة أم جناهي بس بو بدبخت بونو شون جهنمي كجنكي تشاول دستي خلق به كتشاوي لمالي باوكو براكي به كمن الله كان تشاوي عند دستي خلق به حتى أي أو مالو سرتو سامانة كبوجنو من ضالي خون نبي بوتشيتا هر كويتا وكيتا وهر مشروع بكي وهر بروجو أو سريشي ديار نابه أم جناها دبات جهنم أم جناها شاكا كانت دصريتوا من الله كده إهمال مكة مسلماني بريس ما في لسرتا إهمال كردن لبواري تشيدا إهمال كردن هروانيت جلي بوانكي وبرقي بوانكي ساعات دوانزي شو كركت هاتوا أبي بزاني لشوية من الله كشش حو صال تمنيتي هر دو شبلة ليدرا ودو فيك ليدرا دو لروتانو مالي خوا نابي من الله كي توبة شوين كيو باني أو دك جو توجرك سوتا ودبي خلق أي كابا بيجو شد السري أبي بزاني من الله كله شوية أبي بزاني لتشقولانك أبي بزاني شيبة كاري دينه أبي بزاني دبت برغوي كام مشينا أقدر بتايبتي أمره إما للظروف كاين هموي دزي مروفا والله أوي حزب لم كردستان دا أوي حزب لم ولاتان دا هر هموي اندروزنن هر همويان تنها وجيرفاني خوان هول ددن بياوي عاقل وجني عاقل ويورياي من دالة كذبة بياوي بخوانا بس سردمي علما بس أوانيك لقل علم وزانست علم ومعرفة وقلمات يكلاون ديبنوا ها أوانك ركاني خوان بزان لم ولاتي خوشمان ناخوانا نام بن شكيان بيهم ناقرن بس خليك علم وشهادة بيدا كرنن توجور يابا من دالة كانت مكة بآشمشيني همو كسي هر دو شبلا ليدرا وتوج دو في كيبو ليدي وراكي بدويا چونك هو هموي مرامك لفشتي ويتي من داڵی خۆت بە قوربانی بە هیچ لایەنێک هیچ کەسێک هیچ سەرکردەیەک هیچ مەسئولێک هیچ ئاڵایەک هیچ عەلەمێک مەکە فێری خواناسی و دینداری کە فێری عیلم و زانستیکە لێپرسراوی کاکە بەرامبەری معقول لێ کوڕەکە سەعات 12 دێتەوە تۆ نەزانی لەکوێ بووە ئەی بۆ لێ ئێوارەوە لەگەڵ خۆتان نییە ئەبێت چاودێری بکەی من ناڵم لێی دەی بە زمانی نەرم بە ئامۆژگاری شیرین بە بەسەرهاتی پێشینان بەو کەسانەی کە بوونە قوربانی خەڵک و کەسیش لێیان مەمنون نەبوو خوێنیان ڕژاو بە فیرۆز چوو ئەو نمونانەیان بخەیە بەرچاو بڵێ کوڕەکە موریابە ئاگادار بە مناڵەکە لاسارە مناڵێکی ساڵحە کچێکت خراپە کچێکت دیندار و خواناسە بە ناوی ئەوەی تەنبەی دەکەی فەرقیان مەکە ئیهمالی مەکە بڵێ مادام ئەوە گوێڕایاڵ منێ ئەم کوڕە شەر بێ منیش نانت ببڕم شەر بێ کچەکەم چونکە وەکو ئەوەی تریانم باش نییە پشتیوانی ئەویان دەکەم و تۆ مەحروم دەکەم ئەمە هەڵەیە لە دینداریدا نا تۆ هەردووکیان وەکو یەک سیرکە ڕێک و پێک بە لەگەڵیاندا دەست بە سەریان نابێنە ئامۆژگاری خێریان بکە دوعای خێریان بۆ بکە چونکە ئەم مناڵەت خەزانی لەگەڵ ئەوەی لا لە مریشە باوکی و دایکی ئیهمالیان نەکردووە وەڵی ڕۆژێ دێتە سەر ڕێگای ڕاست بەڵام وەکو ئەوەی کەوتی بێتە چاڵێکەوە تۆ لە جیاتی دەستی بگری پاڵێکی تری پێوە منێ با یەکجاری لاڕێ نەبێت چونکە کە لە ماڵەکە کردتە دەرەوە دڵنیا بە دۆستی چاک زۆر کەمە و ڕەفیقی خراپ دەیگرێتەوە
کەواتە پیاوی مسلمان نیشانەی ئیسلاح و چاکەی ئەوەیە کە ئاگای لە ژن و منداڵی خۆی بێ ئیهمالیان نەکا. برازی زەکەم تۆ کاسبکاری یاخوا لەش ساغ بێ، بەڵام دەکرێت لە هەفتەیەکان ڕۆژێک 2 ڕۆژ دانەی کە لەگەڵ ماڵ و منداڵەکەت دابی، کە لیان بپرسیەوە، کە ئاگاداریان بی، کە خەمخۆریان بی، کە هاودەمیان بی، کە هاوژینیان بی. ئەینا ڕاستە جەنابەت ماندووی لە بەیانی هەمومان بەیانی دەڕۆین سعات 10 شەو جاری وا دێتەوە، مەغریب دێیتەوە، بەڵام ئەبێت لە هەفتەکەدا بەتایبەتەوە تا خوا جومعەی داناوە دە تۆ داینە لەگەڵ ژن و مناڵەکە تابە دەبیهێنە جومعەیەکی پێ بکە، دوایی سەیرانێکی پێ بکە، دوایی سەفەرێکی پێ بکە، بۆی هەز نەکەن ئیهمال کراون، هەز نەکەن کە لێک دابڕاون. سێیەم خاڵ ئەرکی پیاوە لەسەر ژنەکەی. ژنانی ئێمە، خوشکانی مسلمانی ئێمە ئەلحەمدولیلا لە بواری نوێژە زۆر باشن. خەڵکی ئەم سەردەمە ئافرەتانی بەتایبەت لە بواری نوێژە، لە بواری حیجابە، لە بواری ڕۆژووی ڕەمەزان و قورئان خوێندن و دەرس و دەوریشە زۆر باشن. بەڵام گلەیی پیاوانیان، گلەیی مێردەکانیان لەسرە زۆر ژن هەیە وەکو دیندارە لە بواری شەعائیر و دروشمەکاندا، بەڵڵاهی ئاوا حەقی مێردەکەی نادا. وەکو پێویست ئاوڕ بەلای هەموو کەسا دەداتەوە لە چاکە و خێردا، ئاوڕی خێر بەلای نزیکترین کەسی خۆیدا کە مێردەکەیە ناداتەوە. دە سەحابەکانی پیامبەر صلی الله علیه و سلم ئافرەتی سەحابیە ئاوا نەبوون. ڕۆژێک ئافرەتانی زمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەدینە کۆبوونەوە و ئافرەتێکیان بە نوێنەرایەتی خۆیان نارد بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئافرەتەکە وتی ئەی پێغەمبەری خوا ئێمەی ئافرەتان دایمە لە فکر و خەیاڵێکین و مشکلەیەکمان هەیە، خۆشەویست فەرمووی مشکلەکەتان چییە؟ قوربان مشکلەکەمان ئەوەیە ئێمە وەکو پیاوان بە حکمی منداڵبوون، بە حکمی منداڵ پەروەردەکردن، مناڵی ساوا، ماڵ و میوان، ماڵ خاوێنکردنەوە، چێژلێنان، ئەو ئەرکوبارانەی کە خوا لەسەر ئافرەتی داناوە لە ماڵدا ناتوانین بەشداری نوێژی جەماعەتی مزگەوت بکەین کە یەک نوێژی بە 27 نوێژی ماڵێ هەیە. ناتوانین زۆربەی جومعە ماڵەکەمان بەجێ بێڵین و بینە خزمەت جەنابەت جومعەکەمان بکەین. خوش گونەهباری ڕاستە نەکردوین، بەڵام ئەجری ئەو جومعەیە کە کەفارەتی جومعەی گوناهەکانی ڕابردوو لا دەبا خوا ئەوەشی بەنسیب ئێمە نەکردووە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێک دەمرێت کەسێک کە نوێژی جەنازەی لەسەر دەکا بەقەدەر شاخێک ئەجری بۆ دەنووسرێ ئێمەی ئافرەت لەو نوێژەش بێ بەشین. کەسێک دەمرێت دەچێت سەر قەبران و قەبرەکەی بۆ هەڵدەکەنی و دای دەپۆشیەوە و دوعای خێری بۆ دەکەی، شاخێکی تر لە ئەجر و پاداش دەچێت دەستای تەرازوی خێرەکەت. وەڵای ئێمە نە قەبری کەسمان پێ هەڵدەکەندرێ نە ئامادەی سەر قەبرانیش دەبین. نەخۆشێک کە دەچی بۆ لای 70000 فریشتەی خێر دوعای خێرت بۆ دەکا. فریشتەی ڕەحمەت دەڵێ خوا لە فڵان کەس خۆش بە و دڵی خۆشکە وەکو دڵی ئەم نەخۆشەی خۆش کرد کە شەرعیانە و سونەتیانە سەردانی نەخۆشت کردبێ. وتی ئەی پێغەمبەری خوا زۆربەی ئافرەتانی ئێمە ناتوان ئەم سەردان و سیلەی ڕەحمەت وەکو پێویست جێبەجێ بکەین. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناتوانین حەج بکەین، ناتوانین جیهادی فی سەبیل الله بکەین، ناتوانین لە خزمەتتدا بین بۆ جەنگ و جیهاد. ئەی پێغەمبەری خوا ئێمە زۆر دڵمان بە خۆمان دەسووتەیە، مەحرومین. ئەمە ڕەنبێ ئافرەتێکی مسلمان لەم مزگەوتەی ئێمەدا لە بیستنی ئەم وتارەدا هەمان قسەی هەبێ، بڵێ من ئەو هەموو خێرە گەورانی پیاوان پێ هەڵدەستن لە دەرەوەی ماڵ، من بەهۆی ئەرکی پیرۆزی دایکایەتی و ئافرەتایەتی ناوماڵەوە پێم ناکرێ. ئەی خوایە بۆ لەو خێرە مەحروم بووم. بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وڵامەکەی چی بوو. خۆشەویست فەرمووی ئیعلەمی ئەیەتوها المەرئە، بزانە ئەی ئافرەتی بەڕێز، واعلەمی من خەلفەکی من النساء، هەموو ئافرەتانی دوای خۆشت ئاگادار کە إن حسن تبعل إحداكن لزوجها، هەر یەکێک لە ئێوە کە خاوەنی مێرد و هاوسەر و حەڵاڵی خۆتانن بە شەرتێ دڵی مێردەکەتان ڕازیکەن، وطلبها مرضاته، بگەڕێ بە شوێن ڕەزامەندی مێردەکەتدا. هەر ژنێک گەڕا بزانێ مێردەکەی بە چ قسەیەک خۆشحاڵە، بە چ کردەوەیەک خۆشحاڵە، بە چ هەڵسوو کەوتێک خۆشحاڵە، دەگەڕا بزانێ مێردەکەی چی پێ خۆشە ئاوا قسەی دەکرد، ئاوا ڕەفتاری دەکرد، ئاوا هەڵسوو کەوتی دەکرد. واتباعها موافقته، بە شوێن ڕەزامەندی دڵی هاوسەرەکەیدا دەگەڕا. خۆی حەزی لە شتێک نەبوو، دەیگو مادام مێردەکەم پێی خۆشە شەر بێ بە قسەیەوە بکەم، بۆ نمونە دەیگو فڵان خواردن دەکەم، بیزانیە مێردەکەی پێی خۆشە، زۆر حەزیشی لێی نەبوو یا لەبەر خاتی مێردەکەی دەیکرد. جل و بەرگەکەی ڕەنگەکەی خۆی حەزی لە ڕەش بوو، مێردەکەی حەزی لە جلی سوور و پرتەقاڵی بوو، دەچوو ئەوەی لەبەر دەکرد بۆی کە دڵی مێردەکەی خۆشکە. هەڵی دەستەنگانی گوت تۆ چۆنت پێ خۆشە من ئاوا دەکەم، تۆ لە سنووری شەرعی خوادا چۆن لەگەڵ ما دروستبی ئاوا ڕەفتار دەکەم. دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەر ژنێک ئاوا بێ بۆ مێردەکەی
تعدل ذلك كله بقدر همو أو أجري بياوان لمزقوت ونيجي جماعة جمعة وسر قبران صلاة جنازة وسرداني نخوش وحج وجهاد بدستي ديانا توي جن بجورايلي مردكت ورازي كردني دلي لمالي خوا همو أجركت بو خاده خاده تاي ترازي خيرك توا شاولي برزان إما دبي أم دينا أوا حالي بين بلان بداخوا زور آفرت هيا شو نوێژ دەکا بەڵام دڵی مێردەکەی دەڕەنجێنێ لە کاتێکە ئەوانەی کە لە پێغەمبەری خوا نزیک بوون سەحابە بەڕێزەکان ئافرەتانی سەحابە دەفەرموون وایان نەدەکرد دەیانزانی شەو نوێژ سونەتە بەڵام ڕاگرتنی دڵی مێردەکەت فەرزە فەرز پێش سونەت کەوتووە بۆیە کەسێکیان ئافرەتێک دەیویست شەوێک زیندوو کاتەوە بە شەو نوێژ و عیبادەت کە دەچوە سەر جێگا بە مێردەکەی دەگوت ئەلەکە لی بی حاجەتون پیاوی بەڕێز باوکی فڵان کەس ئەرێ هیچ ئیشت بە من هەیە ئەم شەو ئەگەر ئیشێکت بە من نییە بۆ کاروباری ژن و مێردایەتی حەز دەکەم دەست نوێژ بگرم و لە بارەگای خۆی خۆمدا چەند شەو نوێژێک بکەم ئەگەر مێردەکەی بیوتایانە وەڵا حەز دەکەم لەگەڵ تابم وازی لە شەو نوێژەکە بێنە چەند ئافرەت هەیە دیندارە شەو نوێژکەرە بەڵام ژن مێردەکەی فەقیرە لەگەڵیان ناخەوێت لە ژوورێکی تر دەخەوێت دەرگا لەسەر خۆی دادەخا ئەمەش بە دینی خوا نازانێ وا ئەزانێ خوا بەوە لێت ڕازی دەبێ ناوەڵڵا بەوە لێت ڕازی دەبێت دڵی مێردەکەت ڕازیکە خوای گەورە لەسەر شەو نوێژەکە تۆ محاسەبە ناکا بە پێچەوانەوە ئەو کاتێک کە ئافرەتێک ڕێک و پێک لەگەڵ مێردەکەی خۆیدا دەجوڵێتەوە بۆی دەبێتە قەڵایەک چونکە ئەمڕۆ ئێمە لە زروفەکانی خوشکانی بەڕێزم ئەوەی گوێبیستی دەنگ و ڕەنگمانە واللهی لە زروفەکان پیاوان لە ماڵەوە وریای نەبی لە دەرەوە دەیخۆن ئەبێ زۆر خۆتی بۆ جوانکەی ئەبێ خۆتی بۆ بڕازێنیتەوە ئەبێ سوور و سپیاوی لە ماڵەوە بۆ بکەی ئەبێ وای لێ بکەی ئەو ئافرەتانی لە دەرەوە دێنە بەرچاوی تۆ جوانتر بی بەرامبەری چونکە ئەگەر وا نەبێ لە قەڵادا نابێ مەلای گەورە فەرمووی قەڵاتن لە بۆ مێردان ژن قەڵای پیاوە ئەگەر لەم قەڵایە کردتە دەرەوە لە دەرەوە گورگ و هار دەیخوا دەیان ئافرەت خۆی بۆ دەڕازێنێتەوە ئەبێ زۆر وریای بی تێری کەی لە بواری خواردندا حرمەتم هەیە تێری کەی لە بواری جنسی شەرعیدا لە سنووری شەرعی خوادا بۆی تووشی لا ڕێبوون نەبێ چونکە هەر ژنێک مێردەکەی ئیهمال کرد گوێی پێ نەدا ئەم مێردە تووشی هەر هەڵەیەک بوو پەنا بەخوا ئەو ژنە تێیدا گونەهبارە چونکە حەقی خۆی نەدایە بۆیە زۆر ماڵی موسڵمان هەیە ئەمڕۆ ئەو حەقی تێدا نادرێ وتارەکانمان بۆ ئەوەیە بە ئاگا بینەوە بە ئاگا بینەوە ڕەزامەندی خوای پەروەردگار بۆ تۆی ئافرەت هەموو عیبادەتەکانت بەدڵنیایەوە بۆ دەنووسرێ بەس ئاگال لە دڵی هاوسەری حەڵاڵی خۆت بێ و مانفە شەرعیەکانی پێ ببەخشە ئەگەر مێردێک بێدین بوو ئەمە پرسیارێکە ئافرەتی بەڕێزی وامان هەیە دەڵێ هاوسەرەکەی بێدینە نوێژ ناکە عەرەق دەخوا عیبادەتی خوا ناکە ڕەفتاری جوان نییە بەڵام ڕێگری لە دینداری ژنەکەشی ناکە ئەمەش پرسیارێک ئایا ئەم ژنە بۆ ئەم پیاوە نوێژ نەکەرە بۆ ئەم پیاوە عەرەقخۆرە بۆ ئەم پیاوە ڕەفتار خراپە بۆ ئەم پیاوە بێدینە چی بکە پشتی تێکە لەگەڵ یاجود نەبێ کاری سەرجێگایی لەگەڵانەکە حرمەتی نەگرێ نانی بۆ ئامادەنەکە جلی بۆ وتونەکە نەخێر دینی خواوە ناڵێ دینی خوا بەو ژنە باشەش دەڵێ مادام مێردەکەت ڕێز لە دینەکەت دەگرێ حتا ئەو کاتەی دینەکەت لە مەترسیدا نییە دەتوانی بە ئازادی خۆت نوێژ و عیبادەت و بەندایەتی خوای خۆت بکەی ڕێگری چاکە و خێرت لێ ناکە تۆش مافی هاوسەرایەتی بدە حرمەتی بگرە لە کوێ قورئاندا هاتووە لە سوورەتی تەحریم ئایەتی 11 دەفەرمێ وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون ئاسیا یەکێکە لە چوار ئافرەتە ناودارەکەی کە پێغەمبەری خوا فەرمووی لە ئافرەتاندا ئەم چوارە زۆر هەڵکەوتون یەکیان ئاسیایە فەرمووی ئەم ئافرەتە لە قورئانە دەفەرمێ خێزانی خراپترین زاڵمترین سەرسەختترین کەس بوو کە فیرعەونە بەڵام کاتێک کە دینەکەی کەوتە مەترسیەوە ئەمجا فەرمووی خوا لە دەستی ڕزگارم کەی و فیرعەون چوارمێخی کێشە بەڵام هەتا ئەو کاتە توانی عیبادەتی خۆی بە شاراوەیش بکە مافی هاوسەرەکەی ئەگەر فیرعەونیش بێ هەردا واتە لێیجا نەبەوە داوای تەلاقی بەهۆی ئەوەی لێ نەکرد بڵێ تۆ خوێن ڕێژی تۆ هەر کارەی واتە ئیسلام ڕێگەی داوە ئافرەتێک دینداری خۆت دەبێت سەربەخۆ بێ ئافرەت نابێت دینەکەی بە ڕەزامەندی مێردەکەی بێ ها ئیسلام چه ئازادێکی دا بە ئافرەتان ئافرەتیش ئازادە دینی خۆی سەربەخۆ بیر و باوەڕی خۆی هەڵبژێرێ بەڵام ئەگە گەیشتە سەر لایەنی عەقیدە و فکر
نابێ بڵێ من ئەو مێردەم ئیهمال دەکەم زۆر ئافرەتەیە دەڵێ بۆیە لەگەڵیان ناخەوم بۆیە خزمەتی ناکەم بۆیە چێشتی بۆ لێ نانێم ئەوە هەڵەدا دینداری وانە وەکو پیاوێکی ساڵح و خواناس خزمەتی ژنەکەی مێردەکەی خۆت بکە خوشکی بەڕێزم بە زمانی نەرم بانگەوازی بکە بۆ دینی خوا ئیسلاحی حاڵی بکە پاژم لە دوعای خێر و هیدایەتی بۆ بکە ئەگەر چاک بوو تۆ دووسێ ئەجرت دەستکەوتووە ئەگەر نەبوو لە ژیانی دنیادا بە خۆشی لەگەڵی ڕابێرە پاشان تۆ دەچێەوە قەبری خۆت و قیامەتی خۆت ئەویش دەچێتەوە محاسبەی خوای پەروەردگاری خۆی و تۆ بەهۆی ئەو ناڕەحەتیش کە بە دڵدا هاتووە خوای گەورە ئەجرت بۆ دەنووسێ بەڵام ڕێگەت پێ نادرێ مێردە خراپەکەشت مێردە بێدینەکەشت پشتگوێ بخەیت چوارەمیان کەمتەر خەمیمان لە بواری ئەو ئیشەی کە تیا دەکەین ئەوە لە ماڵەوە دەرچووی دەچیا سەر ئیش و کەسابەتەکەت وەکو موسڵمانێک لە سەرمانە هەر جێگایە کارت تێدا کرد هەر شوێنێک نانت لێ پەیدا کرد بۆ خۆت و ماڵ و منداڵت توخوا بە ماڵی خۆتی بزانە ئەو کارە پشتگوێ مەخە ئیهمالی تێدا مەکە بە چاوی سوک سەیری مەکە چونکە ئەو شوێنە ئاوەدانی ماڵی تۆی پێوەیە ئەگەر ئەوێ ئاوەدان بێ ماڵەکەی تۆش ئاوەدانە ئەگەر ئەوێ نانی هەبێت تۆش هەتا لەبەرەوە زۆر بەڕێزەوە سەیریکە ئیهمالی تێدا مەکە و پشتگوێ مەخە ئەگەر پێت نەکرا مەردانە بڵێ ئەمیشەم پێ ناکرێەوە بەجێی بێڵە بەجێی بێڵە با کەسێکتر بێتەوە مەیدانە پیاوێک هەیە شارلز کۆخ خاوەنی پیشەسازیە نەوتیەکانی کوخە لە کتێبی زانستی سەرکەوتندا دەڵێ من لە دوای تەجروبەیەکی زۆرم لە بواری شەریکات و بواری نەوتا گەیشتمە ئەو قەناعەتەی کە هۆکاری سەرکەوتن بریتی نییە لەوەی کەوا بازاڕی نەوت بەرزەیان نزمە هۆکاری سەرکەوتنی شەریکەمان بریتیە لە هۆکاری ئەوەی کەسی شیاو لە شوێنی شیاودا دەنین ئەو پیاوە قسەیەکی زۆر جوانی هەیە دەڵێ من گەیشتومە ئەو قەناعەتەی لە بواری کار و کەسابەتدا زۆر جار کارمەندمان هەبووە کرێکارمان هەبووە کە زانیومە ئیشەکەی پاش بەڕێوە پێ ناچێت پارەکەی بدەیە بڵێ کاکە بڕۆ لە ماڵی خۆتا دانیشە موچەی مانگانەکەشت دەدەمێ نانیشن نابڕم لە ماڵەوە پارە بخۆ دانیشە وازمان لێ بێنە هەمومان گەشت موچەکەی خۆ دەدەمێ بۆ ئەوەی لە ناو کۆمپانیا و شەریکە و کارەکەدا کەسە بەتواناکانیش سار نەکاتەوە چونکە ئینسانێکی خراپ کاریگەری بۆ سەر ئەوانی تریش هەیە و ڕێگری نەکا لە ئینسانە سەرکەوتوەکان ئەم کابرایە دوور دەخەمەوە لە ماڵێ پارەی بدەیە قازانجا بەڵام لە ناو کارەکەتدا نەبێت چونکە دڵسۆز نییە چونکە ئیهمالە ئەوانی تریش سار دەکاتەوە لە ئیش و کار و کارەکانت دوا دەخەون لە یابان خاوەنی کۆمپانیای سۆنی کوڕەکەی دەبێتە ئەندازیات یەکەم جار دێنێت لە سەرەتاییترین کارەکارا دایدەنێ ئەوانەی دەوروبەری سەریان سوڕ دەمێنێ ئەو خاوەنی شەریکەکەیە کوڕەکە کوڕی خۆیەتی ئەندازیارە بە کەلۆریۆسی هەیە لە ئەندازیاریدا ویان زانی هەر یەکسەری خاتە خاوەنی شەریکەکە لە شوێنی خۆی دایدەنێوتی نا کوڕی منیش وەکو کوڕی ئەو خەڵکە کەم ئەزمونە ئەبێ هەنگاو بە هەنگاو سەرکەوێ ئەینا یەکسەر بێ لە شوێنی منادانیشە و خاوەنی شەریکە بێ ئەم شەریکەیە هەڵدەوەشێ ئەزمونی نییە ئەبێ قۆناغبەندی بە ئاستی زانستی و تەجروبەی خۆی بێتە پێشەوە نامێت لەبەرەوەی خاتی کوڕی فڵان کەسە باوکی دەوڵەمەندە خاوەنی کۆمپانیا و شەریکەیە یەکسەر لە شوێنە گەورەکان ئادانیشێ ئەوە زەربەیەکی گەورە لە خۆشی لە دوڕۆژیشی دەدا لەگەڵ کوڕە هەژارەکاندا کە پێگەیشتبوون لەگەڵ ئەوانە داینە ئەوە سەڕی پێشکەوتنی وڵاتانە نەک لە بەرخاتیەوەی کوڕی کاک مەسوول فڵان کەسە دوێنە تەخەڕوجی کردو یەکسەر تەعینە نەک هەر تەعینە مدیرە نەک هەر مدیر عامە ئەتر ئەو خەڵکە چالاکەش کە 30 ساڵەوە سەری سپی کردووە لەو کارەدا فەقیرە پشتی سار دەبێتەوە ئەوش هەر حەزی بە کارەکە نامێنێ چونکە ئەزانێ ئەوەی سەر و ئەو لێی نازانێ ئەم تەجروبەی هەیە و بە پلەکاندا نەڕۆیشتووە لە وڵاتانی دنیادا میلەتان بەچی پێش دەکەون دیموکراسی یعنی چی دیموکراسی لە وڵاتی ئێمەدا یاری پێ دەکرێت لە وڵاتاندا خەڵک سەیری جسمی وەزیریش دەکا ئەڵێ بزانم ئەم ناوە لەگەڵ ئەم جستەیە و لەگەڵ ئەم پۆستەیە دەگونجێ نمونەیەکی بەرچاوتان دەخەمە بەرچاو لە وڵاتی بەلجیکا ژنێک بە ناوی دکتۆر ماجی دوبلۆک ئەم ژنە بوو بە وەزیری تەندروستی وەزیری سیحە لە بەلجیکا دەست بەجێ ڕۆژنامە نووسان لێی کەوتنە تەقە و هەڵا وتیان ئەم ژنە قەڵەوە بەم ورگەزلەوە چۆن دەبێ وەزیری تەندروستی بێ ئەمە هەر دیارە خۆی تەندروستی تەواو نییە بەقەدەر 3 نەفەر دەبێت چۆن دەبێ وەزیری تەندروستی بێ ئەم ژنیان هێنایە سەر شاشە بانگی بەردەم پەرلەمان کرا عوزری هێنایەوە ڕاپۆرتە پزیشکیەکانی نیشانداوتی خەڵکینە بەخوا هی زۆرخۆریم نییە هی تەمبەڵیم نییە هی کەم تەرخەمیم نییە دکتۆرام هەیە شەهادەم هەیە بەس نەخۆشی درێژخایەنم هەیە نەخۆشیە درێژخایەنەکەم وای لێ کردوم کەوا ورگم قەڵەو بێ و تەندروستیم باش نەبێ ئیترەوە خەتایەکی منی تێدا نییە چەندین عوزری دێنایەوە لە بەردەمی پەرلەماندا لە بەردەمی لێپرسینەوەدا کاکە ئەو ورگەی من هی زۆرخۆری نییە هی ئەوە نییە کە نەشیان بۆ وەزیری تەندروستی
خەڵک ئەوانی دەپرسرێتەوە بەڵام وەڵڵی بە چاوی خۆمان بینیمانە لەم عێراقی ئێمەدا لەم کوردستانی ئێمەدا ئەوەی دەبێتە وەزیری دارایی ملی بە 4 تەور نابڕێتەوە باعی 7 ماڵی بخێ وەرگەوە تێر نابێ کەسیش لێ نەدەپرسێەوە کاکە تۆ چۆن وەزیری دارایی هەر ئەم جسمەی تۆ لە وەزیری دارایی ناوەشێتەوە کەسیش ئەو مافەی پێ نەدەدرا ئەی دیموکراسی لە شوێدا دەیبینیەوە دیموکراسی دروشم بێ ماڵوێرانکەرە ئەبێ عەمەلی بێ ئەبێ بە کردار وەکو ئەو وڵاتانە خەڵک ئاوا لەسەر جەستەشی لێپرسینەوەی لەسەر بکرێ بڵێن من ئەینە لەکە هذا ئەمە لە کوێ بوو ئەم ورگەت بە چی قەڵەو کرد ئەم ملەت بە چی وا ئەستووە ئەبێ خەڵک ئاوا ئیهمالی تێدا نەکرێت لە کارەکەدا ئەم کارە بۆ تۆ نابێ گوێپێنەدان لە هەندێک حرامدا ئێستا باسی بەرپرسانمان کرد کە حرام دەخۆن جاریوە من و تۆش تووشی هەمان حرام دەبین گوێشی پێ نادەی علەمایەکی گەورەی وەکو ئیبن الجەوزی لە سەید الخاتیردا لە لاپەڕی 155 دەفەرمێ کۆمەڵە گوناهان خەڵک گوێیان پێ لێ دەخا ئیهمالیان دەکات گوێی پێ نادا لە لای کاتێکا لای خوای گەورە ئەمە لە گوناهە گەورەکان حسابە نمونە دێنێتەوە دەفەرمێت تۆ کتێبێک لە کەسێک وەردەگری وەکو ئەهلی عیلم کە پێشەوای خەڵکن ئەو کتێبت کە وەرگرت وتت بە ئەمانەت بۆت دەژێڕمەوە بێت و شتێکی لەسەر بنووسی بێت و بەرگەکەی پیسکەی بێت و لاپەڕەکانی بدڕی بێت و لە کاتی خۆیدا نەیدەیتەوە یان هەر نەیدەیتەوە یەکێکە لە گوناهە گەورەکان چونکە تۆ پێشەوای عیلمی سەیەکی ماڵی خەڵکت داگیر کرد کابرا لە ڕووی نایە دوو جار تەلەفۆن بۆ بکە سەری سێم دڵێت دەبا کتێبەکە بۆ خۆی بێ چەند کەسێک کتێبی خەڵک دەبە کتێبخانەکە تاڵان دەکرێ هەر ناهێننەوە ناچاری بڵی کاکە کتێب زایە ناکەم لەو خێرش بێ بەش دەبم فەرموویەتی وەقەسد الدخول على من يأكل ليؤكل معه کەسێک میوانێکی هاتووە نان و سفرەیەک ئامادە کراوە هەوڵ دەدەی بە ئیشێک خۆت بگەێنیتە ئەو ماڵە بۆ بڵێن کاکە دەفەرمو وەرە نان حازرە تۆژێک سەب بۆ بەونێتەوە بچیە ئەو ماڵە ئەو نانت پێ حرامە هانان بۆ تۆ ئامادە نەکراوە تۆ دەعوەت نەکراوی خۆت دەکەی بەو ماڵەدا و بەو سەر سفرەیەدا بۆی خۆڵقێکت بکەن و یەکسەر تۆش بچی نان بخۆی ئەو نانت پێ حرامە ئەبێ ئەگەر لێبێت لە پاروە نانێکی شاخۆ پارێزی کەسێمان هەیە دەچێتە سەر دوکانی چارەساتێک لەگەڵ ڕێزم بۆ ژەراتان بە چاوی خۆتان بینیتە چۆن دەستبان گوڵە و ڕۆژ و فستەقوی نادەکا و چەند دەنگێکی لێ هەڵدەدا هەر بەلاشی ئەو گوناه نییە دەی وەڵڵاهی ئەوە یەکێکە لە گوناهە گەورەکان چونکە ئەم کابرای دوکاندارە ڕۆژی چەند کەسێکی وەک تۆی بۆ ڕێکەوێ چەند کیلۆیەکی دەڕوا لە کاتێکە ئەمە ضروری حەزل لێتی نیو کیلۆ ڕبع کیلۆیەک بکڕەوە بە ئیسراحەت لە شوێنەکە بیخۆ کەسێک دەچێتە دوکانی میوەیەکەوە یەکسەر هەنجیرێک دەخاتە دەمێەوە ئەوە بەڕاستی خۆشی بە حرام خۆر نازانێ هەر لەوێدا باسی گەندەڵی حکومەتت بۆ دەکا کاکە ئەو مەسوولانە زۆر دزن تۆ دەسەڵاتی یەک دەنگ هەنجیرت هەیە بیدزی تانکەرنەوتت بەدەستەوە بۆڕەکەت دەدزی ئەتر ئەوەندە دەسەڵاتە لەوێدا دەست پێ دەکا ئاگر لە یەک پڕیشکەوە دەست پێ دەکا ئەبێ خۆمان کەمتەر خەم نەبی لەوێدا ناوەڵڵا سوێت بێتەوە بۆی دەستی بۆ مەبە ئەو بۆ فرۆشتن دانراوە چوویتە باخی کەسێکەوە بۆ سەیرانێک بۆ سەردانێک مەچۆ ناو باخەکەیەوە پێدا بگەڕی دەست بە میوەکان دابژێڕی تۆی داوەت کردو لە باخەکەیە پاروێ نام خۆی حرمەتت بگرێ ئیتر ئەو مافە بە خۆت مەدە بڕۆی بە ناو میوەکانی دابگەڕی لە درەختەکانە میوە لێ بکەیتەوە دینی خوا بەڕێزان ئەگە بینت جومعە و جەماعەت بەخوا دەبێ ئاوا جێبەجێ بکرێ ئەینە ئیهمالیکردنە ئیهمالی وەکو لە نوێژە هەیە لە مەشە هەیە هەروەها فەرمووی بەڕەڵاکردنی چاو کابرا چاوی بە هەر ئافرەتێک بکەوێت چاوی خۆی لێ تێرکە و بە گوناهیشی نەزانێ فتوادان بە بێعیلم نەوەک پێ بڵێن نەزانن مامۆستایەکی ئاینی ڕۆژی چەند پرسیارمان لێ بکرێ دەبێت بە ئەو پەڕی سەربەرزێ بڵێ وەڵڵی کاکە من ئەمە نازانم زانستی من لە بواری فتوادان دانێ من دەتوانم وتار بخوێنمەوە بەڵام ناتوانم فتوا بدەم ئەوە ئاهلی خۆی هەیە لیژنەی فتوا هەیە هەر کەسێ هەر پرسیارێکیان لێ کردو یەکسە وڵامەکەی حازر بوو نیشانەی ئەوەیە گوناهی گەورەی دەگاتێ چونکە سەر لە خۆشی و لە مسلمانانیش دەشێوێنێ پاشاگەردانی لە فتوادا دروست دەبێت خەڵک نازانن چی بکە خاڵی شەشەم و کۆتاییمان کە بەڕاستی بەڵاکەی لە هەموو کەم تەرخەمیەکان گەورەترە کەم تەرخەمی حکومەتە بەرامبەر بە میلەت حەزەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بانگی یەکێک لە لێپرسراوە گەورەکانی جیهانی ئیسلامی کرد ناوی عەمری کوڕی عاص بوو فەرمووی ماذا تفعل إذا جاءك الناس بسارق أو ناهب ئەگەر خەڵکی کابرایەکی دزیان کرد ئەگەر خەڵکی کابرایەکی ڕێگریان گرت و پەلبەستیان کرد و هێنانە بەردەمی تۆ وتیان ئەم پیاوە ماڵی خەڵکی دزیوە و پەلاماری سەروەت و سامانی خەڵکی داوە چی لێ دەکەی تاقی کردەوە وتی چی لێ دەکەی ڕاستوڕەوان یەکسەر بەبێ بیرکردنەوەتی سەئەقتەع یەدەه وەڵڵا منیش بە حوکمی خوا دەستی دز دەبڕم ئیمامی عومەر نەیفەرموو دەستت خۆش بێ وەڵڵاهی ڕاستت پێکا فەرمووی دەیم بنیش بزانە إذا إن جاءني من رعيتك من هو جائع أو عاطل فسأقطع يدك دەستیان بەخوا ئەگەر لەناو ئەو میلەتەشدا کەسێک بێنن بۆ لای منی لێپرسراوی یەکەمی وڵات
کەسەکە برسی بوو بێ کەسەکە بێکار بوو بێ لەسەر ئەوە دزی کرد بێ پێش بڕینی دەستی ئەو من دەستی تۆی کار بەدەست دەبڕم فەرمووی وەڵڵاهی منیش لە تۆ دەپێچمەوە مادام ئەم پیاوە لە برسانە و لە بێکاریدا دزی کردووە پێش ئەوەی دەستی ئەو ببڕدرێ من دەستی تۆی مەسئول و کار بەدەست دەبڕم ئیمامی عومەر فەرمووی ئیعلەم بزانە سەرکردەکان بزانن ئین الله قد استخلفنا على خەڵقیه خوای گەورە کە ئێمەی داناوە بەسەر ئەم خەڵقەوە سێ ئیشمان لەسەرە ئێمە بۆیە نەبووینە کار بەدەست خۆمان دەوڵەمەند بین کابرا بە ژنەکەی دەڵێ ژنەکە کورە دوعام بۆ بکە لە پەرلەمانە دەرچن دوو فلیپینێت بۆ بگرن بە خزمەتکار چوار ڤێلات بۆ دابین کەم نەهێڵم حەو پشتم محتاج بێ ئیتر میلەت چاوی دەرێ کابراڵە تۆ بڵێ ڕۆژە نەبم بە وەزیر شەر بێ ئەوەندە لەو 4 ساڵەیە بدزم 40 ساڵی کەش بیخۆین بەشمان بکە بۆیە نەبوویە کار بەدەست ئیشی تۆ سێشتە کار بەدەست و حکومەت کە پێک دەهێنرێ کابینەی حکومەت بۆ ئەمەیە یەکەمیان لینوسد جەوعەتەهم بۆ ئەوەی برسێتی خەڵک تێرکەین خەڵک برسی نەبێ جا برسێتی بەڕێزان هەرنان نییە خۆی گەورە نەیبڕێ ئەو دەرگا ڕەحمەتەی لە ئێمە کراوەتەوە کە فەردەیەک ئال بە بەلاژ بۆ دێتە ماڵەوە ئەوە گەورەترین شکرانە بژێری دەوێت 1000 جار حەمد و سەنا بۆ خوا هەزاران جار حەمد و سەنا بۆ خوا دەرگاکەمان بۆ فراوانتر کە کەنان لە تەشتانە بوو گەورەترین موسیبەتە بەڵام کە منداڵەکەشت توێ شیری ویست و نەیبوو ئەوش هەر موسیبەتە کە منداڵەکەت چووە مەکتەب و پێڵاوێکی شیاو لە پەیدا نەبوو ئەوەش هەر برسێتیە کە بۆ نەکرات جانتایەکی ڕێک و پێکی بۆ بکڕی لە ناو منداڵی دەوڵەمەندەکانە تەریق بۆ ئەوەش هەر برسێتیە کە بۆ نەکرات باڵتۆکەی پێراری لە پەلایە و شەبەقی تێ بۆ مناڵان یاریان پێکرد ئەوەش بۆ تۆ موسیبەتە ئەبێ برسێتی میلەت لە نان و لە بەرگ و لە هەموو پێویستەکان ناتێرکەی دووەمیان لینوسد فەرمووی وەنەستوڕە عەورەتەهم شەرمگایان داپۆشین خەڵک پۆشتە و پەرداغ بێ خەڵک لە ماڵی خۆیدا بێ توخوا کابرایەکی کرێتی لە ساڵێکا 6 خانوو بکە ئەمە عەورەتی داپۆشراوە ئەمە حیا و حرمەتی داپۆشراوە داماوە نەوەڵڵا ئەبێ ئەرکی حکومەتە دوای تێرکردنی ورگ و لاشەی ئینسانەکان هەوڵی دابینکردنی شوێنی نیشتەجێبوونیان بدا کە خەڵک هیچ کە کرێتی نەبێ و پارەکانی بە فیڕۆ نەچێ دەتوانێت پارەکەی لێ وەرگرەوە کاکەوەی کە کرێتچێک لە 20 ساڵە دەیدا بە کرێخان و باوەڕکە بیدەتەوە بە حکومەت خاوەنی خانووەکەی خۆشی دەبێ منداڵەکانیش لە کرێتچێتی ڕزگاریان دەبێ ئەمانە هەموو بە پلان و بەرنامە دەکرێت ناکرێت بڵێ حکومەت خانوو بە هەموو کەسکا بە بەلاش هەر لە موچەکەی خۆی لێ بژێڕەوە وەڵای دوایی دەبێتە خاوەنی خۆی خانووی خۆی دوای چەند ساڵێکیش و حکومەتیش زەرەدی نەکردو پارەکانیشی بە فیڕۆ نەچوون و هاوڵاتیەکەش ڕزگاری بووە ونوفر لهم حرفتهم فەرمووی سێیەم دەبێت پیشە بۆ خەڵک دابینکەین هەر کەسێک بە پێی توانای خۆی لە کرێکارێکەوە تاوەکو پزیشکێک ئیشێکی پێدەکرێت حکومەت ئیشی بۆ دابینکە ئیمامی عومەر دەستەکانی خۆی ئاوا جوڵاندن فەرمووی ئەی عەمر ئەی کار بەدەستان بزانن ئەم دەستە هەر دەجوڵێ ئەم دەستە خوا وای دروست کردووە کە بە خەبەر بووی هەر لە جوڵاندایە فەرمووی ئەگەر تووشی خێری نەکەی و دەست نەگرێ بە خێرەوە لە خێرا خەریکی نەکەی ئیلا تووشی شەڕێک دەبێ ئەم دەستە ئیلا حەد دەستی خۆت بزانە مناڵێک لە ماڵەوە دەستی دایمە دەجوڵێ یان دەبێ خەریکی خێر بێ یان شتێک دەشکێنێ دەستی ئینسانەکانیش هەمووی وایە دەستمان لە جوڵاندایە جا ئەم دەستە یان دەبێت لە خێرا مەشغوڵیکەی بیخەیە سەر کار و ئیشی بۆ بدوزیتەوە بەیانیان حتا ئێوارە ئیش بکە و شەو بەماندوێتی بچێتەوە ماڵەکەی خۆی مەحفوظە لە شەڕ یان ئەگەر بێکار بوو بەڵایە بۆ خۆی و بۆ ژن و منداڵی بۆ حکومەت و گەل و میلەتی هەمووی هەڵدەتەکێنێ ئەم دەستە هەر دەجوڵێ ئەی حکومەت وەرە لە خێرا مەشغوڵیکە مەهێڵە ئەو لە شەڕاتەوە مەشغوڵکە حتى قەتت بینیوە کابرایەکی سەرمادار قەل لە سەجادە خۆ پیشاندان بکات چونکە ئەوەندە مەشغوڵە هەر نازانە دنیا چ باسە هەر نازانە دنیا چی سیاسەتێک هەیە چونکە مەشغوڵ کراوە هەموو ئەو گەلە پێشکەوتوانەی دنیا کە مزاهراتیان تێدا نیە کە خۆ پیشاندانیان تێدا نیە تێر کراون بە خانوو شوقەی خۆیان ئیشیان بۆ دۆزراوەتەوە حکومەت لەولاوە نیوەی سەرۆتەکەشی لێدەستێنێتەوە هەر بە زەریبە کوشتوێتی بەڵام وا مەشغوڵی کردووە بیری ئەوەی نییە هەر سیاست چییە هەر دنیا چییە بۆیە ڕۆژە تەقوتۆقێکی تێدا نابێ لە وڵاتی ئەمە ئەگەر حکومەت بەوە ناڕەحەتە ئەبێ وەرە ئیش بۆ خەڵک بدۆزەوە وەرە معاشی بۆ دابینکە وەرە کاتی خۆیان موچەی بدەیە وەرە گەنجەکە وا خەریکی ژنهێنانە و تەمەنی وات چووە قەیرەی و پیربوونەوە نەیتوانی هاوسەرگیری بکە کاکە وەرە ئاوەڕی خێری لێ بدەوە ئەو واجبی تۆیە لە خێرا مەشغوڵ بوو لە شەڕە ئەمین دەبی لێی ئەمە پەیامی عومەریە ئەمە پەیامی ئیسلامە بەڵام ئەگەر حکومەت کەم تەرخەم بوو واللهی باجی کەم تەرخەمەکەی خۆی دەدا ئەمە چەندین ساڵە حکومڕانیمان هەیە 1000 جار حەمد و سەنای خوا دەکەین لەوەی کە لە سەیتەرەیەکا دەڕۆی ئاسایشەکە چەند بە حورمەتە بە زمانی کوردیڵە فەرموو براکەم ئەوە بۆ تۆ گەورەترین سەروەریە کە لە خاشی خۆتدا لەناو 1/4 دەوری ئاگرا ئەم هەرێمە سەلامەتە
بەڵام ئەم سەلامەتیە پێویستی بە تێرکردنی خەڵک هەیە، پێویستی بە ئاوردانەوە لە خەڵک هەیە، پێویستی بە حرمەتگرتنی شعوری گەنجانی ئەم وڵاتە هەیە، پێویستی بەو هەموو زانکۆیە هەیە کە ئاوڕی لێ بدرێتەوە، پێویستی بەوە هەیە مەکتەب بایکۆت نەکرێ، ئاوڕی لێ بدرێتەوە، مامۆستا ژیانی باش بکرێ، مامۆستاش ڕقی خۆی بەسەر کوڕەکەی من و کچەکەی منان نەبارێنێ لە مەکتەبە لە تاوی گیرفان بەتاڵی و کرێچێتی و داماوی خۆی. وا ژیانی خۆشکە دەرگای عیلم و زانستی لێ بکەوە، چونکە وڵات بە عیلم و زانست بە ڕێزگرتنی هاوڵاتی و حکومەت لە یەکتر پێش دەکەوێت. ومێدەوارم ئەگە کەمتەر خەم بووبین بە خۆماندا بچینەوە، ئەگە باش بووین هەوڵی باشتر بوون بدەین، خوای گەورەش هەموو لایەکمان بەختەوەرکە. یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە، یا ئەرحەم الراحمین دەرگای بەختەوەریمان لێ بکەیتەوە، لە گرفت و قەیرانەکان خوای گیان ڕزگارمان کەی، خوا دەرگای خێرمان لێ بکەوە لەم هەموو گرفتە ئابووری و قەیرانی سیاسی ڕووی کردوتە ئەم هەرێمی کوردستانە، خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە، ئاشنامان کەی بە ناسینی خۆت، بە عیبادەتی خۆت، بە پاڕانەوە لە خۆت، یا ئەرحەم الراحمین غەیری قاپی ڕەحمەتی خۆت محتاجی دەستی کەسمان نەکەی، خوای محتاجی دەستی نامردانمان نەکەی، ئەوەی لەش ساغین خوایە پارێزگاری لە لەش ساغیمان بکەی، خۆت حیفزمان کەی و بمان پارێزی، ئەوەی کە نەخۆشە یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێری بۆ بنێری، خوا شیفا بۆ نەخۆشەکانمان بۆ بنێری، خوای ئەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە خوای دەرونیان ناتەواوە ئاسوودەی بە حاڵیان بەخشی، زەردەخەنە بخێوە سەر لێویان، خوای ڕەحم بۆ کەسانە بکەی کە نەخۆشی دەرونیان هەیە، نەفسی نائارامیان ئارامکەی، ماڵ و منداڵیان شادکەی، هاوسەریان شادکەی، ئەوەی کەوا دەستکورتە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە، هەر کەس دەستکورتە خوا دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە، هەر کەس خێرەومەندە خوایە هەزاران ئەوەندەی بەسەرا ببارێنی، یا ئەرحەم الراحمین لە هەموو بەڵاو موسیبەتێک بمان پارێزی، هەر کەسێک دیفاع لەم خاکی پیرۆزی کوردستانە دەکا خوایە تۆش پارێزگاری لێ بکەی، خوایە ڕۆڵەی موسڵمانان پارێزی لە هەر شوێنێکی دنیادان، کوردی مسلمان لە هەر شوێنێکە عەقیدەی سەلامەت بێ، ژیانی سەلامەت بێ، فکری سەلامەت بێ، بە باوەشی دایک و باوکی خۆی شاد بێتەوە. آمین آمین والحمد لله رب العالمين.